دۆسەی ئەتۆمی ئێران پەیوەندیەکانی نێوان تاران و ڕۆژاوای بەرەو گرژی زیاتر بردووە و با دوور نازانرێت لە هەر ساتێکدا بێت کێشەکان بگەنە دۆخی تەقینەوە. ئەوەش بەهۆی نزیکی ئێران لە گەیشتن بە دروستکردنی چەکی ئەتۆمی و فشارەکانی ئیسرائیل لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ڕێگری لەو هەوڵانە. ئاژانسی وزەی ئەتۆم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گەیشتنە ڕێکەوتن بۆ درێژکردنەوەی ڕێکەوتنی چاودێریکردنی چالاکی ئەتۆمیەکان. پاژەوەی ماوەیەک بوو بەرپرسانی وڵاتە ڕێگریان دەکرد لە ئاژانسەکە چاودێری چالاکی ئەتۆمیەکانی بکات. سەبارەت بۆ بابەتە ئەندامانی ئاژانسی وزەی ئەتۆم لە ڤیەننا چاودێری چالاکی ئەتۆمیەکانی ئێرانیان تاوتوێ کرد. تێیدا ڕەفائیل گرۆسی سکرتێری گشتی ئاژانسی وزەی ئەتۆم داوای لە ئێران کرد دەستبەجێ و بێدواکەوتن ڕوونکردنەوە بدات لەبارەی دۆزینەوەی پاژماوەی مادەی تیشک بەخش لە شوێنی ڕێگە پێنەدراودا. هەروەها گرۆسی جەختی کردەوە کە ڕێکاری زۆر توندەگرنە بەرامبەر هەر سەرپێچێکی ئێران و چاودێری تەواوی چالاکی ئەتۆمیەکان دەکەن. لە کاتێکدا وڵاتانی ڕۆژاوە نزیک بوون لە دەرکردنی بەیاننامەیە کە تێیدا ڕەخنە لە تاران بگرن بەهۆی ڕێگریەکانی لە ئاژانسی وزەی ئەتۆم، بەڵام بەیاننامەکە ڕاگیرە پاژەوەی لە کۆتا چرکەدا گرۆسی توانی لەگەڵ بەرپرسانی تاران بگاتە ڕێکەوتن و بەرپرسانی ئەو وڵاتە مۆڵەتیان بەخشی بە ئاژانسەکە تا دووبارە دەستی بگات بە کەرەستەکانی چاودێریکردنی چالاکی ئەتۆمیەکان کە بۆ هەندێک شوێنی هەسیار دانراوە. باپی سەرچاوەکانی ئەوڵ هەریەکە لە وڵاتانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا بڕیاریانداوە خۆیان بپارێزن لە هەڵکشانی زیاتری بارگرژیەکانیان لەگەڵ تاران، چونکە مەترسی ئەوە هەیە بارگرژی زیاتر کۆتایی بهێنێت بە هەموو هەوڵە دیبلۆماسیەکان و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوەکیەکە. بڕیارە هەفتەی داهاتوو گرۆسی بەڕێوەبەری ئاژانسی وزەی ئەتۆم لە ڤیەننا لەگەڵ محەممەد ئیسلامی بەڕێوەبەری ئاژانسی وزەی ئێران کۆبێتەوە، هەروەها لە داهاتوویەکی نزیکیشدا سەردانی تاران بکات بە مەبەستی ئەنجامدانی وتوێژ لە سەراسی باڵا لەگەڵ بەرپرسانی ئێران. ئەم هەوڵانە لە کاتێکدایە کە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی راپۆرتێکی نێودەوڵەتی ئاشکرا کرد کە باز لەوە دەکات ئێران گەیشتووە بەو توانایی سوتەمەنی چەکی کڵاوی ئەتۆمی دروست بکات بە کەمتر لە یەک مانگی دیکە. دەژڵێت بەرزکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە بۆ ڕێژەی لە سەدا 60 لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی گرنگی هەبووە لە بەرەو پێشچوونی توانە ناوەکیەکان ئێران. بەڵام راپۆرتەکە دەڵێت ئێران تا ئێستا هێندەی یۆرانیۆم کۆ نەکردوتەوە بتوانێت چەکی ئەتۆمی پێ دروست بکات.